کادر و ئەندامانی حیزب لە هەرێمی کوردستان بوونەتە بربەستی گەورە لە بەردەم موچەی فەرمانبەرانی حکومی و ڕاستەقینە. بەرژەوەندی حیزب و ئەندامەکانی کێشە گەورەکەی نێوان هەرێم و بەغدا و بربەستی ڕاستەقینە لە بەردەم دابینکردنی موچەدا. ماوەی چەندین ساڵە باز لابوونی هەزاران موچەخۆری حیزبی و بندیوار دەکرێت لە ناو لیستی موچەخۆرانی حکوومەتی هەرێم و وەک بارگرانیەکی گەورە بۆ سەرداهاتی گشتی تەماشا دەکرێن. میدیا و ڕێکخرا و پەرلەمانتار نەما هاوار نەکات و داوای جیاکردنەوە و دەرهێنانی ئەو موچەخۆرە حیزبی و بندیوارانە نەکات لە ناو لیستی ڕاستەقینەی موچەدا، تا کار گەیشتووەتە ئەوەی لە ئێستادا بوونەتە بربەستی گەورە لە بەردەم ناردنی بەشە بودجەی هەرێم لە عێراقەوە. حکوومەتی هەرێم لیستی موچەی داوەتە بەغدا، بەغداش بە لیستەکە ڕازی نییە و باس لەوە دەکات ژمارەیەکی خەیاڵی لە لیستەکەدایە کە کادری حیزبی و بندیوارن و بڕێکی زۆر لە داهاتیان بۆ تەرخان کراوە بەبێ ئەوەی بە فعلی موچەخۆری حکوومەت و دەستگا فەرمیەکانی بن. هەرێمیش دەڵێت ئەوە لیستی ڕاستەقینەی موچەخۆرانە و لە بندیوار و کادری حیزبی پاک کراوەتەوە. جیاوازیەکە ئەوەندە زۆرە وای کردووە بەو پارەی کە بەغدا پێی وایە مافی موچەخۆرانی ڕاستەقینەی هەرێمە و دەینێرێت لەگەڵ داهاتی ناوخۆش هێشتا بەشی موچە ناکات. بۆ دابینکردنی موچەی تەواوەتی هەرێمی کوردستان مانگانە پێویستی بە 920 ملیار دینار هەیە، کەچی حکوومەتی عێراق دەڵێت موچەخۆرانی ڕاستەقینە و حکومی لە هەرێمی کوردستان 500 تا 600 ملیاریان پێویستە و دەتوانرێت بە ئاسانی لەگەڵ داهاتی ناوخۆدا موچەی تەواوەتی پێدابین بکرێت. بەو هۆیشەوە ماوەی 3 مانگە گرفتی گەورە بۆ موچەخۆرانی حکومی لە هەرێمی کوردستان دروست بووە و هێزە سیاسیەکانیش لە پێناو هێشتنەوەی پارەی کادرە حیزبیەکانیان لە ململانەیەکی تونجان لەگەڵ حکوومەتی عێراق. ئێستاشدا کە 2 مانگ زیاتر موچە دوا کەوتووە، بەغدا بڕی 500 ملیاری ناردووە و بڕیارە 2 مانگی تریش بە هەمان شێوە هەر مانگە و 500 ملیار دینار بداتە هەرێم بۆ ئەوەی لەگەڵ داهاتی ناوخۆدا بیکاتە موچە و دابەشی بکات. بەڵام وەزارەتی دارایی و وتەبێژی حکوومەتی هەرێم دەڵێن بەش ناکات و دەبێت لە سەرەتاوە موچەی ئەو توێژانە بدەن کە کەمە و دواتریش بیر لە دابینکردنی پارەی زیاتر بۆ موچە باڵاکانیش بکرێتەوە. ئەو لەوێت بۆ موچای بێت و پارەی کە ئەنردێت بۆ هەرێمی کوردستان وە لە موچەی و توێژانەوە دەست پێکرێت کە موچەکەیان کەمەوە پێویستە بە خێرایی موچەیان پێ بدرێت. بە هۆیشەوە موچەی کادر و ئەندامانی حیزب لە هەرێمی کوردستان بووەتە بارگرانی و کێشە لە بەردەم ماف و شایستەداراییەکانی فەرمانبەرانی ڕاستەقینەی حکوومەتدا بە جۆرێک ئەو فەرمانبەر و مامۆستایانەی کە دەوام دەکەن و ژیانی خۆیان بۆ کارەکەیان تەرخان کردووە و خزمەت دەکەن بوونەتە قوربانی موچەی ئەو کادرە حیزبی و بندیوارانەی کە ساڵانێکە لەسەر حسابی ئەوانی تر و لە پێناو بەرژەوەندی حیزبەکاندا بوونەتە بارگرانی بۆ خەڵک و حکوومەتیش.